جا تلفزيون كردية دنجي أمريكا لواشنطن بايتخت اف دمو همي دمينو باش إيرو بينشمة يكي مها جلاويجي يا سال 1726 كردية لبرانبر 23 تير مها 1026 زاينية أفكار من بفراو نوري وأز صالح دمجر أمي في دمجميري جبوا بيشكش بكن لم برنامه يدا بدوادات چون بوتوين هوالا ناوچێوی نێو دەوڵەتیەکان دەکەین و چاوێک بە گرنگترین پێشاتەکانی ئەمڕۆدا دەخشێنین و بەشیکردنەوە و راپۆرتی تایبەتیش لە ڕەهەندە جۆرا و جۆرەکانی ڕووداوەکان دەکۆڵینەوە. سروکی امریکا دونالد ترامپ دبیجه اگر حوثیین یمن ایریشی کشتیان بکن اما ایریشی ایرانی بکن. ڕۆبیۆ دەڵێت هێرشەکانی سەر ئێران بەردەوام دەبن تا ئەو کاتەی تاران ئامادە دەبێ بۆ ڕێکەوتن. کمپانیین انرژیین ڕۆژئاوایی دێ بەشداری ڤەکردنا بۆریەکە پێترۆلێ دناڤەرا عێراق و سووریەدا ببن. ئیسرائیل دەڵێ پەیوەستبوونی ڕیاض بە ڕێکەوتنی ئەبراهەم پێشهاتێکی مێژوویی دەبێت لەسەر ڕێگای ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ناکۆکیان لە ڕۆژهەڵاتە ناوین گۆرتر دەبن و سەرۆکی ئەمریکایە دۆنالد ترامپ باوەڕ دەکات کە شەرێ لە دژی ئێرانێ دێ بەردەوام بکە حتا کو ئێران شەرت و مەرجان قبول بکە. لە ئالیەکی دن حوسیین یەمەنێ دوو کەشتیên عەرەبستانە سعودی ji کار xistine ku xuya dike bi nakokiyên bi Îranê ve gerê dayiye. Ji bo nûçe û pêşketinên herî dawî peyamnêrê dengê Amerîkayê Koşka Spî hêwa selam bi meraye dem baş hîwa mijarên herî giringên ku îro serok Donald Trump behsa wan kirî çi ne û ji bilî axaftinên serok çi din li Koşka Spî heye. دەم باش ساڵە ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی گرنگ دیسان لە کۆشکی سپیەوە هاتوون کەمێک لەمەوبەر ئاکسیۆز لە زاری سەرۆکی ئەمریکاوە ڕایگەیاند کە بڕیاردان لە هێرشێکی وێرانکەر و مەزن بۆ ئێران زۆر نزیک بووتەوە. هەروەها پەیوەندیدار بەوەی کە ئایا ئیسرائیل بەشداری هێرشەکان دەکاتیان نا دۆنالد ترامپ باکسیۆسی گوتووە کە هەر کات بیانەوێت ئیسرائیل تەنیا لە دوو خولەکدا ئامادە دەبێت و بەشداری هێرشەکان دەکات بەڵام لە ئێستادا ئەو داوایان لە ئیسرائیل نەکردو و نانەوێت ئیسرائیل بەشداری هێرشەکان بکات. هەروەها دۆنالد ترامپ لە سەبارەت بە حوسیەکان هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتیەکانی سعودیا ڕاگەندراوی هەبوو و قسەی کردبوو گوتبووی کە ئەمریکا لە ئێران بە بەرپرسیار دەزانێت بۆ هێرشی لە بەرامبەر هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتەکانی گەروی بابلمەندە بوو دەریای سوور. هەروەها تۆڵەی حوسیەکان هەم لە حوسیەکان دەکاتەوە هەم لە ئێرانیش دەکاتەوە چونکە ئەمریکەکان ئێران بە بەرپرسیاری ئەو هێرشانە دەزانن. لە پەیوەندیدار بە سعودیەوە دۆنالد ترامپ ئەمڕۆ ڕایگەیان کە ڕەزامەندی دەدات لەسەر بنیادنانی سیستەمێکی پیتاندنی یۆرانیۆم و سیستەمێکی ئەتۆمی بۆ کاروباری ئاشتی بۆ سعودیە بەو مەرجەی کە سعودیە بەشداری لە ڕێکەوتنی ئیبراهیمی بکات و پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە. لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادە کردوون با بەیەکەوە سەیری بکەین. فەرموون. بابەتی هێرشی سەر ئامانجە سەربازەکانی ئێران ڕۆژەوی سەرەکی کۆشکی سپی و ئەمریکایە. هێرشەکان چڕتر دەبنەوە و سەرۆکی ئەمریکاش دووبارە ئامانجی ئەمریکا لەم جەنگە بۆ هاوڵاتیان ڕوون دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە هێشتا دەرچەیەکی ڕوون و ئاشکرا بۆ چارەسەری لە گۆڕێنیە. ئەگەر ئەمریکا و ڤەنزوێلا بەیەکەوە حساب بکەیت ئێمە خاوەنی نزیکەی لە 60 نەوتی خاوی هەموو جیهانین. ئێمە پێویستمان نە بە گەروی هورموز و نە بە هیچ گەرویکی دیکە نییە. بەڵام سوپاکەمان لەوەیە بۆ ئەوەی ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئێمە لە دژی کۆماری ئیسلامی ئێران دەجەنگین و سەر دەکەوین. هۆکاری ئەمەش ڕوونە.
ئەوان 52,000 هاوڵاتی خۆیان کوشت. ئەگەر دەسەڵاتیان هەبێت هەمان شت بەسەر ئێمەش دێنن. تاوانی ئەو هەموو قوربانیە تەنیا ئەوە بوو کە خۆپیشاندانیان کردهبوو. لە دوای لێدوانەکانی ترامپ فەرماندەی ناوەندی ئەمریکا لە کاتژمێر 10:30 شەوی ڕابردوو هێرشەکانی بۆ سەر ئێران بۆ شەوی 12 لەسەر یەک دەست پێ کرد. پێشبینی دەکرێت ئەم شەویش هێرشەکان بەردەوام بن. سوپای ئەمریکا دەڵێت کە ئامانجە سەربازەکان دەپێکن و کۆگای موشک و درۆنەکانی ئێران دەکەنە ئامانج. ئەمەش لە پێناوی ئەوەی کە وڵاتە دەستبەرداری هێرشی سەر کەشتیە مەدەنیەکان ببێت. سەرۆکی ئەمریکا پێی وایە هێشتا دەرفەتی ڕێکەوتن ماوە، بەڵام لێدان و کاتی زیاتری دەوێت. بە کورتی پێتان بڵێم ئێرانیەکان بە قسەی خۆش نایانە ژێربار، بۆیە بە زۆر دەیانخێنە سەر ڕێی ڕاست. دەڵێن کە گوایە دەیانەوێت ڕێکەوتن بکەن، بەڵام من پێم وایە ئەوان هێشتا ئامادەی ئەو ڕێکەوتنە نین کە ئێمە دەمانەوێت. زوو قسەی خۆیان دەگۆڕن، بەڵام زۆر نابات دێنەوە بۆ گفتوگۆ و ئامادەی ڕێکەوتن دەبن. لەلایەکی دیکەوە و پەیوەندیدار بە هەمان زنجیرە ئاڵۆزی، حوسیەکانی یەمەن دوێنێ هێرشیان کردە سەر 2 کەشتی سعودی. ئەگەر حوسیەکان لەسەر هێرشەکانیان بەردەوام بن لە گەروی بابل مەندۆب، ئیتر ئاڵۆزیەکان دەچنە قۆناغێکی نوێوە. بەڵێ هەروەها کارۆنل لیڤید و تەبێژی کۆشکی سپی کەمێک لەمەوبەر قسەی بۆ ڕۆژنامەوانان کرد. ڕۆژنامەوانان هەمان پرسیاریان ئاراستە کرد کە ئایا ئەو سیستەمەی بۆ سعودیە دابین دەکرێت چۆنچۆنیە. دیسان ئەویش وردەکاری زۆرتری نەخستە ڕوو، گوتی کە سەرۆک دۆناڵد ترامپ بە هەموو شێوەیەک ڕایگەیاندووە کە ئەو سیستەمە و دابینکردنی پرۆگرامی ئەتۆمی بۆ شێوەی ئاشتیانە بۆ سعودیە مەرجدارە بەوەی کە پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە، هەروەها ببێتە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیمی. کارۆنل لیڤید ئاماژەی بە بابەتێکی دیکەی گرنگ کرد کە پەیوەندیدارە بە سیستەمی ئایەوە. گوتی لە ئێستادا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەموو هەوڵەکانی خۆی چڕ کردوێتەوە بۆ ئەوەی بابەتی AI زیرەکی دەستخرد پێش بخات و لە پێشەنگی ئەو بوارەدا بمێنێتەوە. دوای نیو سەعاتی تر دۆناڵد ترامپ لەوانەیە دووبارە لێدوانی دیکە بدات لەسەر ئەو بابەتە، هەروەها لەسەر بابەتی چۆنێتی بەکارهێنانی وزە لە ناوخۆی ئەمریکا و تێچوەکانی بۆ هەر خێزانێکی ئەمریکی، هەروەها کاتژمێر 4:30 بە کاتی واشنگتن پێشوازی لە گروپی لۆس ئەنجلس دۆجەرز دەکا کە توانی بیان لە پاڵەوانێتێکدا سەرکەوتن بەدەست بێنن. بەڵێ پامنێرە دەنگی ئەمریکای کۆشکا سپی هیوە سەلام سپاس بۆ وان ئاگاهیان. بله ام کشک سپید چن کنگرسا امریکایی که لوی داره انجمن نونران هجمارک پروژه یاسای گریدای اولکاریا اجتماعی امریکای پسند کردن و یاسادناران به $10 میلیارد جبو پشتگیری اپراسیون لدجی ایران پسند کردن و زیادتری $1 تریلیون جبو بودجه براوانی اجتماعی سالا به هاتن پجراندن ده همان دمیده اندامین کمیته کاروبارین در و یا انجمن نونران سبر پیمان ابراهیمی پسند کرده و دوی درباره دجی نها پیامنر دنگ امریکایی لکنگرس مریوان حمب مرایه مریوان آگاهی زیادتر دوی درباره وان پروژه آسانده چنه؟ بەڵێ دوێنێ ئێوارە پیا دوێنێ درنگانێکی دوێنێ شەو ئەندامانی پارتی کۆماری توانیان دەنگی پێویست بەدەست بێنن بۆ پەسەندکردنی بڕی $95 میلیارد بۆ ئیدارەی سەرۆک ترامپ، نزیکەی $6 میلیارد تێدایە لەو بڕەپارەیە بۆ ئۆپراسیۆنەکان دژی ئێران و هەروەها توانیان گەورەترین بودجە وەکو ئاماژەتان پێدا لە بودجەی بەرگیری لە مێژووی ئەمریکادا پەسەند بکەن کە زیاتر لە $1 تریلیۆن بۆ وەزارەتی بەرگری یان وەزارەتی جەنگ. هەروەها ئەندامانی ئەنجومەن پێشنیازێکیان پەسەند کرد بۆ گۆڕینی ناوی وەزارەتی بەرگری بۆ وەزارەتی جەنگ،
پێشتری دارەی ترامپ ناوی ئەو وەزارەتەی گۆڕی بوو بەڵام لەبەر ئەوەی کۆنگرێز ناوی وەزارەتەکە ئەو ناوی وەزارەت دەنێت بە فەرمانی کۆنگرێز ناویندراوە بۆیە پێویست بوو لەلایەن کۆنگرێزیشەوە پەسەند بکرێت. پرۆژە یاسای بودجەی بەرگری ساڵی داهاتوو جەخت دەکاتەوە کە ئەمریکا بەردەوام دەبێت لە استراتیژ و دژایەتیکردنی تیرۆر و پشگیری بۆ هێزەکانی پێشمەرگە وەکو هاوبەش دەمێننەوە و پشگیری سەربازی وەکو ڕاهێنان و چەک و تەقەمەنی و پشگیری لۆجستی بۆ هێزەکانی پێشمەرگە یان هێزەکانی ئەو ناوچەیە بەردەوام دەبێت. پشتیوانانی پرۆژە یاساکە کە وەکوتم زۆربیان لە پارتی کۆمارین دەڵێن تێپەڕاندنی بودجەکە یان پرۆژە یاساکە گرنگە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە و مەترسیەکان بەڵام ڕەخنەگران نیگەرانیان لەبارەی بڕی بودجەکە و هەروە ئاراستەی سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە دەربڕیوە. باشە ئەمەریوان ینی شانسێن کە ئەف پرۆژە یاسا ببن یاسا و وەرن بجێ ئانین چنە؟ بەڵێ ئەنجومەنی سینات ئێستا گرنگترین قۆناغی داهاتوویەم پرۆژە یاسایانەیە کە چەند پرۆژە یاسای بوون پەسەند کران هەرچەندە پارتی کۆماری کۆنتترۆلی ئەنجومەنی نوێنەران دەکات و کۆنتترۆلی سیناتیش دەکات بەڵام چاوەڕوان دەکرێت سیناتۆرەکانی هەردوو پارتی کۆماری دیموکرات لە سینات بەوردی بە پرۆژە یاساکاندا بچنەوە تاوتویان بکەن ئەگەر ئەنجومەنی سینات گۆڕانکاری لە پرۆژە یاساکاندا بکات ئەوە پێویستە دووبارە ئەنجومەنی نوێنەران دەنگیان لەسەر بداتەوە چونکە دەبێت ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سینات یەک دەقی هاوتاکراوی پرۆژە یاساکان پەسەند بکەن پێشەوەی بیانێرن بۆ سەرۆک ترامپ بۆ واژۆکردن. لە ڕۆژانی داهاتوودا دەردەکەوێت کە ئایا و تا چ ڕادەیەک ئەنجومەنی سینات گۆڕانکاری لەو پرۆژە یاسایانە دەکات. مەریوان لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەران لەسەر ڕێکەوتنەکانی ئابراهام دانیشتنیان هەبووە زانیاریەکان چین لەسەر ئەو دانیشتنە؟ بەڵێ ئەندامانی بەشی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەفریقای باکوور دوێنێ ئێوارە لە لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەران دانیشتنێکیان ئەنجامدا بۆ تاوتۆکردنی داهاتووی ئایندەی ڕێکەوتنامەکانی ئیبراهیمی ئەم ڕێکەوتنامانە لە سەرەتای لە ساڵی 2020ەوە واژویان لەسەر کراوە پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و ژمارەیەک لە وڵاتانی عەرەبی ئاسایی کردەوە. یاسا دانەران و شارەزایان باسییان لە فراوانکردنی ئەو ڕێکەوتنامانە کرد راپۆرتێکم لەو بارەوە بۆ ئامادەکردوون با تەماشای بکەین. پاش نزیکەی 6 ساڵ بەسەر واژۆکردنی ڕێکەوتنەکانی ئیبراهیمی هەتا ئێستا یەکێکن لە گرنگترین بنەماکانی دیپلۆماسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم ڕێکەوتنانە لە سەردەمی ئیدارەی یەکەمی دۆناڵد ترامپ واژۆکران و پەیوەندی دیپلۆماسی نێوان ئیسرائیل و ئیمارات و بەحرین و مەغریبیان دامەزران و دەرگای هاوکاری بازرگانی و بەرهێنان و ئاسایشی کردەوە. لە دانیشتنێکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەران شاید حاڵان وتیان ئەم ڕێکەوتنانە هەتا ئێستا لە کێشە و ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگاریان بووە و چوارچێوەیەکن بۆ سەقامگیری. The Abraham Accord should not be viewed as a finished product. نابێت وە تەمەشای ڕێکەوتنەکانی ئیبراهیمی بکەین کە کارەکانی کۆتایی هاتوون. بەڵکو بناغەیەکن کە دەتوانین لەسەریان بنیادی ئاسایشی هەرێمی بەهێزتر دروست بکەین. یاسا دانەران ڕێگاکانی قوڵکردنەوەی هاوکاریان لە بوارەکانی ئاسایش و تەکنۆلۆژیاوە تا بازرگانی تاوتوێ کرد. پشتیوانانی ڕێکەوتنەکانی ئیبراهیمی ئاماژەیان بە گەشەی پەیوەندی ئابووری نێوان وڵاتە بەشداربووەکان کرد. لە ساڵی 2021ەوە کۆی گشتی بازرگانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی ڕێکەوتنەکانی ئیبراهیمی بە ڕێژەی لە 130 زیادی کردووە. بەڵام گەورەترین ئامان هێشتا عەرەبستانی سعودیەیە و شرۆڤەکاران دەڵێن کاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و سعودیا هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە دەگۆڕێت. ئاساییبوونەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و شانشینی سعودی گەورەترین گۆڕانکاری دیپلۆماسی دەبێت لە ناوچەکە. بەڵام شاپیرۆوتی ئەگەری ئاساییبوونەوەی تەواوی پەیوەندی نێوان سعودی و ئیسرائیل مەحاڵە ئەگەر پرسی فەڵەستینیەکان و داهاتووی سیاسیان بە شێوەیەکی جدی لە بەرچاو نەگیرێت. سەرڕای ئاڵۆزی و گرژیە بەردەوامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاسا دانەران پشتیوانی لە بەهێزکردنی ڕێکەوتنەکانی ئیبراهیمی دەکەن بۆ پەرەپێدانی سەقامگیری و ئارامی و هاوکاری ئابووری لە ناوچەکەدا.
بەڵێ ناوەرۆکی سەرەکیە و دانیشتنەوە بوو کە ڕێکەوتنامەکانی ئیبراهیمی یەکێکن لە گرنگترین کارە دیپلۆماسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنجامدرابن، بەڵام شارەزایان وتیان کە هێشتا تەنگ و چەڵەمە لە بەردەم فراوانکردنی ئەو ڕێکەوتنامەیە بۆ وڵاتانی ترماون وەک کێشەی فەڵەستین و کێشە ئەمنیەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بێت چارەسەر بکرێن. بەڵێ پامنێری دەنگی ئەمریکای کۆنگرێسێ مەریوان هەمە سپاس بۆ ڤانزانیاریێنتە. نووسینگەی بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەمڕۆ پەنجشەمە ڕایگەیان پەیوەستبوونی سعودیا بە ڕێکەوتنەکانی ئەبراهەم پێشکەوتنێکی مێژوویی دەبێت لەسەر ڕێگای ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. نووسینگەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەڵێ کردەوەی سەربازی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی و لاوازبوونی مێحوەری تێرۆریستی تاران ڕێگەی بۆ فراوانبوونی بازنەی ئاشتی خۆش کردووە. بەێ بەفراو ئەv پرسکرێکا بە ئێرانی را دیارە لە هەرێمێ هەردووچە مەستر دەبە گورتر دەبە و سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەروەکمە گۆچی بە توندی رەخنەش کرد و باوەرم ڕۆبیۆژی بە حسابێکی مارکۆ ڕۆبیۆژ بەڵێ زۆربەی دانیشتەکانی وڵاتانی ئاسیایی کە ڕۆبیۆس ئەمریکاژ با بڵێن بە شێوەیە لە شێوەکان سەرکردایەتی دەکا لەوێ ینی زۆربەی بابەتەکان ئێران کاوەری کردووە ینی زاڵ بووە بەسەر بابەتەکانیانەوە نیگەرانیشن سەبارەت بە تەنگەی هۆرمۆزۆوان. ڕژیمی ئێران لە دوایین هێرشەکانی بۆ سەر حزبە دژبەرەکانی لە هەرێمی کوردستان وەک باز دەکرێت موشکی مەترسیداری بەکارهێناوە و بەرپرسانی ئەو حیزبانە دەڵێن پێدەچێت ڕژیمی ئێران چەکی قەدەخەکراوی فەسفۆڕی سپی بەکارهێنابێ. ئەمەش بەو پێیەی نیشانەکانی ئەو جۆرە چەکە بە بریندارەکانەوە دیارە بۆیە داوا لە داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن کە لەسەر ئەم پرسانە لێکۆڵینەوە بکەن و هەڵوێز وەربگرن با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان دژی بەکارهێنانی ئەم چەکانە بوەستنەوە بۆ سەر خەڵکی مەدەنی و هەروەها حیزبەکان. بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ، بەڵام لە کۆنتترۆل ڕوومەوە ساڵح بە من دەڵێن کە دیارە بەڵێ دیار جەماڵ ئامادە نییە، بەڵام هاوکاری دیکەمان سۆران ئامادەیە لەگەڵمانە بۆ وردەکاری زیاتر لەسەر دانیشتنەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ لەسەر دوایین وتاری سەبارەت بە کێشە و پرسەکانی تەنگەی هۆرمۆز و ئەو کێشانەی کە کەوتوەتە بەردەم کشتیوانی و هەروەها سەبارەت بە ئەو پرسانەی کە ئێران هەروەها ساڵح ئەمڕۆ نوێترین راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئێران دوایین پیشنیاری نێوەنگیرانی ڕەت کردوێتەوە. با بڕۆینە لای سۆران بزانین چی پێەیە لەسەر دوایین وتاری وەزارەتی دەرەوە یا سیاسەتی دەرەوە ئەمریکا سەبارەت بە پرسی ئێران. سۆران ئەگەر ئەکرێ بۆمان باز بکە کە ڕۆبیۆ لەسەر هێرشەکانی ئێران هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران دوایین وتەکانی چ بووە؟ بەڵێ بەفراو هەروە کە خۆت ئاماژە کرد مارکۆ ڕۆبیۆ کە بۆ بەشداری لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ئاسیان یانێ یەکێتی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە فیلیپینە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر بارودۆخی ئێران و تەنگەی هۆرمۆز لەگەڵ ڕۆژنامەنووسان قسەی کرد لەسەر بارودۆخی ناوخۆی ئێران لە وەڵامی پرسیارێکدا کە لیان پرسی ئامانجی ئەمریکا لە ئێراندا گۆڕینی ڕژیمە یا گۆڕینی هەڵسوکەوتی ڕژیمە وتی ئامانجی سەرەکی ئەمریکا ئەوەیە کە حکوومەتی ئێران دەستی نەگات بە چەکی ناوەکی وە چەکی ئەتۆمی و نیگەرانی سەرەکی ئەمریکاش ئەوەیە کە حکوومەتی ئێران چەکی ناوەکی هەبێت. مارکۆ ڕۆبیۆ وتی دەسەڵاتدارانی حکوومەتی ئێران شێتن و نابێت چەکی ئەتۆمیان هەبێ ئەو شتێش تا ئەو کاتێکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە ڕوو نادات. ڕوبی ئەوەشی وت کە لەسەر گۆڕینی ڕژیم پرسیاریان لێکردەوە کە هەندێک دیکە پرسی ئەمریکا باسییان لە گۆڕینی ڕژیم لە ئێران کردووە. مارکۆ ڕوبیش وتیەوە تەنها دۆناڵد ترامپ باسی لەوە کردووە کە خەڵکی ئێران شایستەی ڕێبەرێکی باشترن و حکوومەتی ئێران هەزاران کەس لەوە
لە خەڵکی ئێرانی کۆمەڵکۆش کردووە و ئەم بارودۆخە بە بڕوای لە دیدی ئامریکاوە بۆ ئێران باش نییە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا مارکۆ ڕۆبیۆ باسی لە وتوێژەکان و دانوستانەکان کردوتی ڕاستەوخۆ چ ڕاستەوخۆ چ ناڕاستەوخۆ حکوومەتی ئێران دەپارڕێتەوە لە ئەمریکا کە وتوبێژکە و ڕێکەوتن کە بەڵام کێشەکە ئەوەیە ئەگەر ڕێکەوتنیش بکرێ ئەوان پابندی ڕێکەوتنەکە نابن. با بەشێ لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ ببیستین. حکوومەتی ئێران چ ڕاستەوخۆ و چ ناڕاستەوخۆ دەپارڕێتەوە کە دانوستان و ڕێککەوتن بکەین. هەموو ڕۆژێک تکا دەکات. کێشەی حکوومەتی ئێرانەوەیە کە هەر جارێک ڕێککەوتنێک دەکرێت ئەو کەسانەی لەوێ بەرپرسن یاخود پێشێلی دەکەن یان دەیانەوێت بیگۆڕن. بۆیە دیارە کە ئەوان ئامادەی ڕێککەوتن نین. بەڵام بەم زوانە ئامادە دەبن چونکە ئەو باجەی دەیدەن زۆر بەرزە سەرڕای قسەی تند و زمانی سووک و ڤیددیۆی بێبنەما کە بڵاوی دەکەنەوە. ئەوان بە توندی ئازار دەکێشن و تا ئەو کاتەی بەهۆشی خۆیاندانەیەنەوە ئازاری زیاتریش دەچێژن. بەداخەوە ئەوان هێشتا نەکەوتونەتە سەر ڕێگەی ڕاست. مارکۆ ڕۆبیۆ هەروەها لە بەشێکی دیکەی لە قسەکانیدا ئاماژەی بە قسەکانی ئایباس عراقچی کرد بوو وەزیری دەرەوەی ئێران کەوتوی سیاسەتی حکوومەتی ئێران چاو لە بەرامبەر چاودایە. مارکۆ ڕۆبیۆ وتی سیاسەتی سەرۆک ترامپ نەک چاو لە بەرامبەر چاو بەڵکو و سەر لە بەرامبەر چاودایە. ئەو هەروەها وتی حکوومەتی ئێران تا ئێستا باجێکی زۆری داوە بۆ ئەو کارانەی کردووە بۆ ڕێکەوتن و پابند نەبوون بە ڕێکەوتن. بەڵام لە ناوخۆی ئێران میدیایکی ئازاد نیە و میدیا جیهانیەکانیش ناتوان ڕووماڵی ئەو بابەتە بکەن و دەستیان بە ڕاستیەکان بگات. لە پەراوێزی ئەم کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ئاسەئاندا مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ وەزیری دەرەوەی رووسیا سەرگەی لاڤڕۆڤیش دیداری کرد و کۆبوونەوە لەسەر ئەم کۆبوونەوەش باسی لەوە کرد کە ناکرێت چاوەڕوانی ئەوە بکرێت کە لە سی خولەکدا لە کۆبوونەوەیەکی سی خولەیەکیدا کۆتایی بە شەڕی نێوان ئوکراین و رووسیا بهێنرێت. لە لایەکی دیکەشەوە دەزانین کە هاوکار لەگەڵم قسانەی مارکۆ ڕۆبیۆ و هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی ئێران تۆنتر بووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆشدارێکی دیکەی بەڵاو کردوەتەوە هۆشداری داوەتە هاوڵێتانی ئەمریکی سەفەر نەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا ئەگەر ئەو کەسانێکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستن ڕۆژهەڵاتی ناوڕاست بەجێ بێڵن چونکە ئەگەری هەیە گەشتە ئاسمانیەکان نەمێنێ و ئاسمانی هەندێک لە وڵاتاندا و بخرێت و بارودۆخەکە لە کولدا ئاڵۆسەر بێت. بەڵێ بەفرا. بەڵێ سۆران سپاس بۆ زانیاریەکانت سۆران خاتری پەیامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە. ڕژیمی ئێران لە دوایین هێرشەکانی بۆ سەر حزبە دژبەرەکان لە هەرێمی کوردستان وەک باز دەکرێت موشکی مەترسیداری بەکارهێناوە و بەرپرسانی ئەو حزبانەش دەڵێن پێدەچێت ڕژیمی ئێران چەکی قەدەخەکراوی فسفۆری سپی بەکارهێنابێ. ئەمەش بۆ پێیەی نیشانەکانی ئەو جۆرە چەکە بە بریندارەکانەوە دیارە. بۆیە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن لێکۆڵینەوە لەم پرسە بکەن و هەڵوێز وەربگرن و ڕێگا بە بەکارهێنانی ئەم جۆرە چەکە قەدەخەکراوانە نەدەن. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ لە هەرمی کوردستانەوە. دیار ڕژیمی ئێران چ جۆرە موشکێکی بەکارهێناوە کێ دەڵێ ئەم چەکانە چەکی فسفۆری بوون؟ بەڵێ بەفرا و سلااوت لێبێ منەمەوێت لە هەواڵێکی گەرم و دەست پێ بکەم. دیارە کەمێک لەمەوبەر لە دۆڵی فەقیانە کە دەکەوێتە سولویداری سەربەخۆی سۆران لەوێ تاقە لە پێشمەرگەکانی دیموکرات کراوە بۆ هۆیەوە پێشمەرگەیەک بریندار بۆ و ڕەوانی نەخۆشخانە کراوە. ئەمە سەرچاوێکی ئەمنی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند کە کەمێک لەمەوبەر بووە ئەم ڕووداوی تاقەکردنەوە دیاریش نییە ئایا دەستی ڕژێمی ئێرانی تێدا یاخود گروپە ناوخۆیەکانی عراق کە هاوپەیمانی ئێرانن ئەوان تەقییان کردو یاخودنا. ئەمە لە لایەکی دیکەەوە ئەمە باستەوە بکەم کە لە ماوەی چەند ڕۆژێکە ڕژێمی ئێران جۆرە چەکێک دژ بە حزبە دژبەرەکانی دژ بە ئێران بەکارێنێ و ئەمە شوای کردووە کە ترس و دڵڕاوکێکی زۆر لە هەرێمی کوردستان دروست بکات. بەو پێیکە وەکو بەرپرسانی پارتە دژبەرەکانی ئێران باسی دەکەن کە گومان دەکەن کە چەکی فسفۆری بەکارات بێت لە بڵین لە کاتی بردومانەکاندا. شەوی ڕابردوو ئێوارەی دوێنێ بڵین لە دۆڵی بڵێ هەن لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران موشکێک لە جۆری خەیبەر ئاراستەی
کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کرا بۆ هۆیەوە 6 پێشمەرگە بریندار بوون و ڕەوانی نەخۆشخانە کران و هەندێکیان نێردرایە و ماڵەوە بەڵام هەندێکیان تاوکو ئێساکە لە نەخۆشخانەن بەرپرسان باسەکەن کە گومانیان هەیە کە لەناو بڵین ئەو موشکی کە بەکار هاتووە و چەکی سفۆریسپی بڵین بەکار هاتبێ و ئەمە شوای کردووە کە ترس و دڕاکێکی زۆر دروست بکاوکو ئاماژەم پێدا کە دەڵێن ئەمە پێشاتێکی نوێیە بۆ زانیاری زیاتر و بۆ پشاسکردنەوەی ئەم قسانم ئەچینە لای بەرپرسی ئەمنی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کە لێدوانێکی بۆ دەنگی ئەمریکا داوە با پێکەوە بینەری بین. یەک موشکی خێبەشکێن لە پێگەمانی داوە لە دۆڵی ئالانە کە بەداخەوە چەند کەس لە هاوڕێیانمان بریندارن کە برینەکەیشیان بەبوون ئەوەیە کە پێم وابێ یا پێمان وابێ بە تایبەت لە خەستەخانەکانە واڵێن کە ئەمە چەکی قەدەغەکراوی فسفۆری سپی بەکار هاتووە کە لەگەڵ بریندارەکانی قساکەی هەمویان باسیەوەکەن کە نێو قڕگوڵوانیان ئەسووتێتەوە حاڵەتی پشانەوەیان هەیە و پێم وابێ ئەمە دەریەقات یا وانیشانەدات کە چەکی قەدەغەکراو بەکاراتوێت بە دنیای وەگەر لایەنە پەیوەندیدارەکانی لایەنە پەیوەندیدارەکان نێنەسەکەت بە دنیای و لەوانەیە چەکی زۆر خراپتر بەکاربێنێت دژبەرانی خۆی. بەڵێ بەفراو ئەمێ باسەوە بکەم کە ئەو چەکی بڵین موشکی خەیبەر کە توانای بڕینی 1450 کیلۆمەتری هەیە و ئەمەش وەکوتم ئەمە پێشاتێکی نوێیە سەبارەت بە حەزبەکانی دژ بە ڕژێمی ئێران لە هەرێمی کوردستان بەرپایەکە ڕژێمی ئێران. باشە دیار ینی لە گۆر هەن راپۆرتان ڕژیمە ئێرانی هێزن زیاتر لە دەڤەرین سینۆریین بە هەرێما کوردستانی را کۆمکردنە تا دەوێت دەربارەی وان وەیەکێدا چ زانیاری هەنە؟ بەڵێ بە پێی و زانیارانی کە دراون بە دەنگی ئەمریکا دیارە لە تەواوی سونرەکانی سەر سنووری خاکی هەرێمی کوردستان ڕژێمی ئێران هێزەکانی زیاتر کردووە لە ناوچە سنوورەکان و بە پێی و زانیارانی کە دراون بە ئێمە نزیکەی 200 بۆ کیلۆمەترێک هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە تەنانەت لە پێش چاوی پاسەوانانی سنوور هاتوونەتە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانەوە ئەمەش بۆ ئەوەیە کە ڕژێمی ئێران ترسی ئەوەی هەیە کە حەزبەکانی ئەو حەزبانی کە لە هەرێمی کوردستانن کە دژ بە ئێرانن ترسی ئەوەی هەیە کە لێرەوە لە ناو خاکی هەرێمی کوردستان یاخود لە ناو خاکی عێراقەوە دزە بکەنە ناو خاکی ئێران و بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمەش لە ترسی ئەوەیە بۆی ژمارەکەی زیاد کردووە و هەر بە پێی و زانیاران کە دراون بە ئێمە ژمارەی زۆر هەر لە سەرەتای جەنگی نێوان ئەمریکا بۆ ئێران ژمارەی زۆر لە چەکدارانی گروپە جیاوازەکانی سەر بە حەج شەعبی داخلی ڕۆژهەڵاتی کوردستان بوونە بەمبەستی پاڵپشتکردن لە ڕژێمی ئێران بۆیە دۆخەکەی ئێساکە بەو شێوەیەوە ئاماژەم پێدا کە ژمارەی سوپای پازاران لە ناوچە سونرەکان زیادی کردووە. بەێ پامێر دیار جەمال سپاسش بۆ ڤانزانیاریێنتە. هەر دەربارەی ئێرانێدا و دەدەمەکێدا کو عێریشên ئەمریکا لە دژی ئێرانê berdewamن وەکو bersiva عێریشên wî welatî li ser keştiyên bazirganiyên di tengava Hormuzê de û her wiha êrişên dijî welatên herêmê Hûsiyên Yemenê gef li deryaya Sor dixwin ji bo gotûbêjkirina vê mijarên ha şîrovekarê siyasî Çiya Eliyar ji Swêd bi me re ye dem baş rêzdar Eliyar Hûsiyên Yemenê dixwazin bi van êrîşan çi peyaman ragihînin li gor xwendina te? سڵاو لێ و لە بینەرانی بەڕێزی دەنجی ئەمریکا لە ڕاستیدا حوسیەکانی یەمەن ئەگەر لە نێو گروپە پرۆکسیەکانی ئێراندا دابنین دەتوانین بڵین بەهێزترینیانن بەڵام ئەوەی کە پێمان وابێ دەتوانن تاسیرێکیان لەسەر ئەو شەڕەبی و پێشی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی بگرن زۆر بە دووری دەزانم حوسیەکان لە سێ ڕێگاوە دەتوانن کارە بکەن یا ئەوەی کە بە موشک لە ئیسرائیل دنیا ئەوەی کە هێرشی موشەچی بکەنە سەر وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی و گرنگترینیان ئەوەیە کە ئەو بابلمەندەب ببەستن و پێشی بازرگانی جیهانی بگرن کە ئەوە بەو شێوەیە کە بۆ خۆیان پێیان وایە و ڕژیمی ئێران دایناوە ناتوانن
ئەو کارە بکەن دەتوان هێندێک ژانە سەر دروست بکەن بەڵام لە کۆتاییدا من پێم وایە ئەمریکا و بریتانیا دەتوانن ڕێڕەوێکی ئاوی بکەنەوە وەگەوەی ئێستا تقریبان لە هورمز کردویانەتەوە بە پشتیوانی فڕۆکە زەنجەکانی شەڕکەرەکانی ئەمریکا و بریتانیا و ڕەنگە وڵاتانی دیکەش ناتۆش بێتە گۆڕێ ئەو ڕێڕەوە بکەنەوە بۆی بازرگانی جەهانی تووشی کێشە نەبێ وەگەزمکردن لە نەهایەتدا حوسەکان دەتوانن هێندێک ژانە سەر دروست بکەن بەڵام ناتوانن پێشی ئەو فشارەی کە بۆ ڕژیمی ئێران هاتوو بێت شێوەیەک دیکرێت. باشە ڕێزدار ئەلیانی ئەڤ ئێریش چ خاص گرێدایی گرتنە تەنگاوە هەرمزێن ینی ئەڤ ئێریشین کوحوسی دکن لە بابلمەندە لە دەریایە سۆر ئایا ڕاستەڕاست گرێداینە بە مژارە گرتنە تەنگاوە هەرمزێ؟ بەڵێ بێگومان ئەوانە و گروپانە و گروپە پرۆکسیانە هەموو سەر بە ئێرانن و ئێران فشاریان بۆ دێنێ بۆ حوسیەکان و بۆ هەموو گروپە تروریستەکانی دیکەشی وەک حیزبوڵڵا و حەشتی شعبی و ئەوانە کە لەبەرەوەی کە فشارەکانی ئەمریکای لەسەر کەم بێتەوە ئێمە لە بیرمان نەچێکە سیاسەتی پێشووی کۆماری ئیسلامی ئەوە بوو کە شەڕ لە عێراق و لە لوبنان و لە سووریا و لە ناوچەکەدا لە هەموو شوێنێک بێ نێتە سنوورەکانی خۆیەوە. ئێستا کۆماری ئیسلامی لە سێ بوارەوە شکستێکی زۆری خواردووە. یەکەم ئەوەی کە شەڕەکە لە تارانە ئێستا ئیتر ئەوە نییە کە گروپ پرۆکسەکان شەڕی بۆ بکەن و ئەوە گروپ پرۆکسەکان دەتوانن تەنیا هێندێک ژانەسەر دروستکەن و هێندێک ڕوخانی پرۆسی ڕوخان و لاواستنی ڕژیمەکە و درەنگ بخەنەوە نەگەوەی کە بتوانن پێشی بگرن لە بواری ئابووریەوە کۆماری ئیسلامی ئێران ئابوووریەکەی کە پێشتریش لاواز بوو هەڵاوسان یەکجار زۆر بوو ئێستا لە بواری ئابووریەوە دوای ئەو شەڕا ئەوەندەی دیکە ئابووریەکەی داڕماوە تەنانەت پێشبینیەوە دەکرێت کە ئاوە بەردەوام بێ ڕەنگەمانشی دیکە تەنانەت نەتوانێت حقوقی کارمەندەکان و چەکدارەکانی خۆشی بدا وەسی هەمشت لە بواری ئەوەی کە نظامیەوەیە پاژە و هێرشانەی کەکرا لە شەڕی 12 ڕۆژە لە شەڕی چ ڕۆژە و ئەو لە 12 ڕۆژ لەوە پێشەوە کە ئەمریکای لەدا لە شوێنە استراتیژیەکانی لەو سێبوارەوە کۆماری ئیسلامی بە تەواوی تووشی داڕمان بووە. باشە کاک چییە ئەگەر هاتوو تەنگاوە هەرمزێ هەروەها ما ینی گرتی ما و ێریشێن حوسیانژی بەردەوام بوون عەرەبستانە سعودی وڵاتین کەنداوێ دکارن چ بکەن دەوێ دەربارەیدا؟ سیاستێکی دروستی پرێزیدنت ترامپ کە ئێستا هاتووەتە گۆڕێەوە بە پێچەوانی ئەوەی کە لە دەورەکانی پێشوودا لە سەردەمی ئۆباما و بایدێندا ئەمریکایەکی پاسیو هەبوو ئێستا سیاستی پرێزیدنت ترامپ بە سیاستێکی دروست و استراتیژیەکی دروستکە گرتوویەتە بەر ئێمە دەبینین کە نەک ئەوەی کە تەنیا لە مەسەلەی حوسیەکاندا ئێستا مۆرەکانی بە شێوەیەکی وا دروست و ڕێک و پێکچنیوە ڕەنگە بڕش پێ بچێ کاتی دەوێت بەڵام مۆرەکان واچندراوە بۆ نمونە ئێستا دەڵێ ئەحمەد شەرع هندێک امتیازی داوەتێ بەڵام دەڵە دەبێت شەڕی حیزبوڵڵا بکە لەولاوە عەلی زەیدی هندێک امتیازی داوەتێ لە کۆشی سپیدیتی و نیشانەکانیشی ماندیتووە کە دەڵێ گروپە چەکدارەکان حەشتی شعبی و گروپە تروریستەکانی دیکە دەبێت چەک بکەن تا کۆتایی مانگی دەسامبەر وابزانم لەلایەکی دیکەوە عەرەبستانی سعودی بێزگە لە ئەوەی کە وەک باسم کرد بۆ خۆیان دەتوانن ئینگلیس و بریتانیا ئەو ڕێڕەوە ئاویە لە بابولمەندە و دەریای سووردا بکەنەوە هاوکات لەوە عەرەبستانی سعودی چەستا هێرشەکانی دەست پێ کردووە بۆ سەر یەمەن و بۆ سەر ئەنسار ئیسلام لە وحوسەکانی یەمەن بێگومان لە درێژ مدەدا لە درێژ ماوەدا ناتوانن بەو شێوەیە بێ ڕژیمی کۆماری ئیسلامی ناتوانێت ئەو چەتەگەریەی کە هەتا ئێستا دەیکرد دەمامەکەمە دخوازم وێ پرسێژ بکەم ئەگەر تو کورتی بەرسەوان بدی ینی ئەم دەزانن کە ئەمریکا هەولین دیپلۆماسیژدا هەرچەندی ئێریشی ئێرانی دیکە لێ هەولین دیپلۆماسیژدا و مارکۆ ڕۆبیۆ وەزیرە دەرەوەی ئەمریکاژی بەحساوەیەکی کردبوو کە ئەمریکاژی دیپلۆماسیە ڕەڤەکریە تدبێژی ئەو هەوڵانە تا چه ئاستی بسەر دەکەون ئەمریکا شانسی زۆر گەورەیدا بە کۆماری ئیسلامی شانسێکی یەکجار زۆر گەورەت کە تەنانەت ڕەنگە دەلایەن ئێمە وەک ئۆپۆزیسیۆنی کەسانی ئۆپۆزیسیۆنی ڕژیمی ئێرانەوە تووشی ڕەخنەش بێتەوە هەموو ئەو شانسانی بوو بەڵام کۆماری ئیسلامی و هەموو حکوومەتە ئیدۆلۆژیەکان ڕژیمێک نییە کە بتوانێت کەڵک لەو دەرفەتە دیپلۆماسی وەرگێ بە قازانجی خۆی بە قازانجی خەڵکی ئێران بە قازانجی ناوچەکە بە قازانجی هەموو شتێک حکوومەتە ئیدۆلۆژی و تەرۆریستەکانی وەک ڕژیمی ئێران
لە کۆتاییدا دەبێت بە زەبری چەک بڕوخێن وێ بە بڕوای من ئەو هەوڵە دیپلۆماسیانە کە تا ئێستا چەندین جاری شکستی خوارد و آخر جاریش کە وەک باسم کرد 12 ڕۆژ لەوە پێش بوو کە ئێران دیسانەکانێ ئەمریکا پێبند بوو پێوەی بەڵام ئێران هێرشی کردەوە بۆ سەر کەشتیەکان و ئەو فشارانی کە بۆی هاتووە و ئەوەی کە ئێستا و سیاسەتی کە پرزیدنت ترامپ گرتوویەتە بەردەڵێ ئەگەر تۆ لە کەشتیەک بدەی لە هورموز ئێمە لە پردێکی استراتیژی یا بنکەیەکی وزەی کارەبا و ئەوانە دەدەین لە ژێر ساختەکانت دەدەین بە بڕای من سیاسەتێکی زۆر دروستە وەرەتوانێت بەو شێوەیە کۆماری ئیسلامی ئێران وەگازمکردن لەو چەتەگەریەی کە دەیکا پاشگەز بکاتەوە. بەێ شیرڤەکاری سیاسی چیا علیار تێژە سوێد مەراوی گەلک سپاسی بۆ بەناگەیەتە. ڕێکەوتنی 50 ساڵەی نەوتی عێراق و تورکیا کە یەکێک بووە لە درێژترین ڕێکەوتنەکانی بواری وزە لە ناوچەکە ئیستا بە فەرمی کۆتایی دێت و ئەمەش لە کاتێکدایە کە هێڵی بۆری کەرکووک و جیهان بەهۆی ئاڵۆزیەکانی ناوچەکە گرنگیەکی زیاتری وەرگرتووە. هونەر ئەحمەد لەم راپۆرتەدا سەرنجی خستووەتە سەر داهاتووی ئەم ڕێکەوتنە و گفتوگۆکانی نێوان بەغدا و ئەنکەرە با پێکەوە بیبینین. 27 تەمموزی 2026 یەکێک لە درێژترین ڕێککەوتن نامەکانی وزە لە ناوچەکە بە فەرمی کۆتایی دێت کە بە ڕێککەوتنی 50 ساڵەی نەوتی تورکیا و عێراق ناسراوە. ئەمە لە کاتێکدا بەهۆی جەنگی ئێرانەوە تەنها ڕێگای پارێزراو بۆ هەناردەکردنی نەوتی عێراق هێڵی بۆڕی نەوتی کەرکووک جیهانە. بۆ نوێکردنەوەی ڕێککەوتنەکە حکوومەتی تورکیا مەرجی هەیە کە بریتیە لە زیادکردنی نرخی گواستنەوە و بەستنەوەی نەوتی بەسرا بە هەمان بۆڕیەوە. تورکیا ماوەی 1 ساڵ مۆڵەت دەدات بە حکوومەتی عێراق تا وەکو مەرجەکانی جێبەجێ بکات. تركيا ترغب بزيادة كميات النفط المورد من العراق عبر أراضيها وهذه الشروط التي وضعتها توركيا دەوێت عێراق نەوتی زیاتر لە ڕێگەی خاکی ئەوە هەناردە بکات. ئەو مەرجانەیش کە داینەوە مەرجی بنەڕەتین بۆ نوێکردنەوەی گرێبەست کە سەرەتا بۆ ماوەی ساڵێک دەبێت وەکو کاتی ئەزمموی تا وەکو ڕوون بێتەوە کە مەرجەکان جێبەجێ دەکرێت. ئەوە مەرجی تورکیایە بۆ گرێبەستی نوێ بوضعها لغرض تمديد العقد الجديد. تورکیاش چاوی لەوەیە لە ڕێگەی بۆڕی نەوتی جیهانەوە ڕۆژانە عێراق 2 تا 2.5 ملیۆن بەرمیل نەوت هەناردە بکات. بەڵام حکوومەتی عێراق پلانی دیکەی هەیە نایەوێت نەوتەکەی لە یەک ڕێگاوە هەناردە بکات و دوجار هاوشێوەی داخستنی گەروی هورمز دووچاری کێشەی دارایی ببێتەوە. هەر بۆیە بڕیاری داوە 2 ڕێگای دیکەی هەناردەکردنی نەوت دروست بکات بە ڕێککەوتن لەگەڵ سووریا و ئوردن. يبحث العراق عن خيارات أخرى واليوم وزارة عێراق بە دوای بژاردەیەکی نوێدا دەگەڕێت. ئێستا وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی دەرەوە و حکوومەتی عێراقیش ڕێڕەوی نوێیان لەگەڵ لایەنی سووریا و ئوردن کردووەتەوە بۆ دۆزینەوەی ڕێگایەکی دیکە بۆ هەناردەکردنی نەوت چونکە ئەزمموی ئەم جەنگی دوایی سەلماندی کە دەبێت دەرچەیەکی دیکە هەبێت بۆ هەناردەکردن و بازرگانی عێراق لەگەڵ جیهان. ضرورة أن يكون هناك منافذ للتصدير ومنافذ للتجارة بين العراق وبين العالم. مێژووی واژۆکردنی ڕێککەوتنی نەوتی عێراق و تورکیا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1973 دوایین جار لە ساڵی 2010 بۆ ماوەی 15 ساڵ نوێکرایەوە. پاش تەواوبوونی ئەو ماوەیەش ئێستا هەردوو وڵات لە گفتوگۆدان بۆ نوێکردنەوەی. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا بەغداد. لەم بەشەی بەرنامەکەدا باس لە عێراق و پێشاتە سیاسیەکانی نێوان بەغدا و واشنگتۆن و تاران دەکەین هەر لە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا و پاشان بۆ ئێرانیش تا پەیامە سیاسی ئۆمیەکانی ئەو سەردانانە و پرسی گروپە چەکدارەکان لە وڵاتە. هاوکارم سەمیرە عەلیمەندی لەگەڵ ئێمە لە ستودیۆیە بۆ ئەوەی وردەکاری زیاتری ئەم سەردانەمان بۆ باس بکات. سەمیرە دوای سەفەرەکەی
زەیدی بۆ واشنگتۆن و پاشانیش بۆ ئێران بۆ ئەم سەفەرە ئێستا بۆ تاران بە گرنگ دادەنرێ ئایا پەیامی واشنگتۆنی پێیە بۆ ئێران یان چییە؟ هەروەک تا گوتی گرنگیاوێ سەفەرێت توێ دایە و پشتی چەند ڕۆژە کات هێت ji سەفەرە زەیدی و هاتنە سەردانە زەیدی بۆ واشنگتنێ و هەروەها ددەمێکی هەستیاردا و حساس و نازک داتێت کو پێفچوون گوڕە لە ڕۆژهەلاتە ناوین و دیسان ئەو چافکانیên بمەرە ئاخفتین بە دەنگی ئەمریکای ئاخفتین گوتن کو ئەف سەردانە زەیدی یانەها ji بۆ تەهرانê di çarçûveya hewldanên Iraqê datêt ku xwe biparêzît û xwe dûr bêxîr ji hevsangiya herêmê de û di vê şerê de û nîşa bidet ku ew wê bibe qada diyalogê ne ku qada şerî di navbera Tehranê û Emerîka de û ev yek bi zelalî diyar bû di gotinên Serokvezîr Iraqê Elî Zeydî beriya bêhnekê beriya ez bihême stûdiyê got ku Bexda Iraq wê bimîne û herdem bûye dergehê diyalogê û ev derfete evanehe hey ji bo aramiya herêmê divê bihê bikarînan bê ku hırgiliya û zêdetir bide derbarê vê çendê û ew babetên ew behez dike dûrî kamerayê dûrî ragihandinê ji bilî mesela enerjiyê têkeliyên navbeyna her du welatan babet û mijarên dûseyên siyasî ya herî giring her wek me gotî dûseya komên çekdar yên ku ji layê Îranê ve tên piştgirîkirin û her wiha ku paşaroja van koman wê çi bibe û hindek dibêjin ku peyamek ji Serokvezîr Zeydî peyamek ji serokê Emerîkî Trumpî ra heye ji bo Îranê. Baş e Semîra di derbarê bêçekkirina komên çekdarên Iraqê de dema ku Elî Zeydî li vir bû diyara soz da bû Emerîkayê ku wê karibe vê doseyê çareser bike. Ew niha di wê qonaxê de yanî ta çi astê dikare çareser bike û astengîl pêş wî çîne deme ku em bidin berçavan ku berpirsên Emerîkî jê daxwaza encaman kiribûn vê. Belê rast e ji ber ku ev babeta bêçekkirina van komên ser bi Îranê ve ev e wek testekê ye wek em bêjin taqîkirdinekê ye bû şiyanên hikûmeta Zeydî bi taybet piştî wezîrê dervê Emerîkayê Dohle Manelayê Marco Rubio got ku Îran hêj berdewam e li ser piştgirîkirdin û finansekirina komên çekdar li Iraqê û li Libnanê jî her wiha. Ev gotinên tên li vir dema ew li vir jî bû gelek endamên kongresî gumanên xwe diyar kirin û îro jî babetek li polîtîkoyê hat bi belavkirin endamên kongresî yên komarî gumanên xwe anîn ziman û gotin em li benda encamên berbiçavîn ji hikûmeta Zeydî. Lê heke em berexib deyne jî ku Zeydî beriya biçîta Tehranê wî duhî gelek biryarên guherînên mezin çêkirin di nav saziyên ewlehiyê de. Ev guherîne aya girêdayî mesela komên çekdar e wê rojên bihê wê çendê diyar bikin. Baş e yanî Zeydî dema li vir bû jî û behsa bêhtir behsa bazirganî kir û çû Teksasê tu bixwe jî li gel şandaya wî bûyî bêtir yanî cexta wî bîtir yanî ronayiya wî bîtir ser tiştên bazirganî bû. Di doseyeke wiha tund de yanî wê çawa dikaribe bi ser keve demekê de ku ew bêhtir di meseleyên bazirganî de bi Emerîkayê danûstandin. Ew niho Zeydî Iraqê wek şerîkek hevparek yê stratejîk bû Emerîkayê hesab dike û piştawî bi piştgiriya Serok Trumpî germe. ji ber wê kê ew wê berdewam bibe û pengavên mezin de avêje di vî warî de lê rojên bihên wê diyar bikin ew ê serkeve anne bi taybet ji ber ku nakokî jî hene li nav xwe yê partî hene em dibêjin siyasetmedar hene dibe ew nizîkî Îranê bin pitir û naxwazin Zeydî û Iraq ew qas nizîkî Emerîkayê jî bibe. برای گلک سپاس سمیرا تا زانیارین باش دانو تو تمجید و دوسای دشوپینی مالا تا آوا. سپاس. هفته بوری عراق و سوریه دو یادشنامه‌ین لهفکرنی امضاکردن و جبو جنوب کردن و وکرنا بوریه که مزنا پتروله دناورا هر دو ولاتان ده
هر چندی کو کمپانیین انرژی روجاوایی جی دوی درباره ده دوی پروژه تدا بشتار ببن گلو او پیمانا مزن جبو ابوریه سوریه ته چواته راپورته که ایوان حسیب لقامشلوه کام بهفره ببینن. عراق و سوریه هفته ابوری لواشنطن جبو نوجنکرن ابوریا بترولیا کرکوک بانیاس پیمانه کمزکرن. لگوری پیمانه شرکت امریکی شفرون UCC هولدینگ و TI کپیتال ده پروژه پیک بینن. وزارت انرژی یا سوریه جی دیار کرگو کار نوجنکرنا بوریا بترول ارماج دکه گوروجانه نزیکی 2 میلیون برمیل بترول و گوهزینه. ولی چولی برپرس تکلین گشتی لناوندا فرات یا لیکولینان دبیجه گو امریکای بریا وان پروژه هن هول ده گو بازرگانیا وکری دناوبرا ولاتن هرمه ده پیدا بکه. راستیه بیکا سیاست آوی یعنی دیار گو سیاست تا بازرگانیا بسینور بازرگانیا بسینورش خود خوازه گو دولت هرمه بتمامتی برگه کی جرنگا گو يعني كاربن بهدور هف كارب جبو مسألة آوا كرنيه به جبو مسألة نفطه به بترول به بروجات كي مزنه يعني هم لبنان تدي سوريا تدي أردن تدي حتى أستك تركيا تدي لي يعني أستنجيويجي جوج آرامي دفان ولا تاجشات جوج تنبه زحمة جوج أف سياسات جي بيك بيش. بسپور آبوری خلف باور دکه گو پیمانا و گوهستنا بترول عراق بریا آخا سوریه دیبه با آلیکار گو تیکلین دنافبرا هر دو ولاتان ده خورد ببن و باندورک ارینی لسر کردان لهر دو ولاتان جی بکه. سیراوینی ارینی لسر سوکا سامانی سرشتی لروجلات ناوین و لجهانی تفدیوه هبه. شاليكي دنده ويقول لك باندورا كويني اريني سر تكليدنا في سوريا وعراق يدوهبه اف استثماري مظن دهيلن قد سر حما استاد تكلي بهستر ببن ويدور كويني اريني سر تكلي كردين عراقي يجي يعني كردستاني يجي بغدير هبن وكردي سوري جي بشامير هبن جبر آرامي لازمه. برپرسه پلاتفورما دی فاکتو یا دیالوگ شیروان یوسف دبیجه گو کرد دکارن رولک گرنگ دو پروژه نو ده بلیزن جبر هبونا وان لنافچین دولمند ببترول لسوریه و عراقی. کرد دکارن ببن شریک لبغداد جی و لشامی جی جبر کو هرمین کردان باشور روجاوا هرمین بخیر و برکتن جالیه پترول و هروها گلک درفتن دنیین آبوریه لودری هنه و هروها جیه و جیه کی جغرافیه کردستانی لباشور روجاوا جغرافیه که گلک گرینگ دنابرا ویسه کوشه یا ترکیه سوریا و عراق دو هروها ایران جی لودری دکاره بپرکی گلک گرینگ د بازرگانیه دا. بوریا بترولیا عراقي حيث كيلومتران جي كركوك حتى بانياسا سوريا لبر آوا دريايا سبي دريج دكا. دي صالة 1950 وددان ده كتا خزمتي ودي صالة 1980 وددان ده جبر ناكوكيين دنافبرا بغدي وشامي ده دما شر إيراني وعراقي ده هاتا راوستاندن. دي صالة 10,000 ده جنوبة هاتا دسبيكرن ودي دما إيريشا أمريكاي لسر عراقي و دي صالة 10,000 ده جي خزمتي هاتا درخستن تانها. إيوان حسيب دنگ أمريكا قامشلو. لەم بەشەی بەرنامەکەماندا دەچینە تورکیا و لە گرنگترین هەواڵ و پێشاتەکانی پەیوەست بە باکووری کوردستان دەکۆڵینەوە هەر لە ئەگەریکردنەوەی دەواازەی نووسەی بن قامشلو و هەروەها کاریگەری ئابووری و سیاسیەکانی ئەم کردنەوەیە تا دەگاتە گفتوگۆکانی پەیوەست بە پرۆسەی ئاشتی و چەکداماڵینی پەکەکە. وردەکاری زیاتر لە هاوکارمان ئۆزلەم یاساکەوە دەبیستین کە لە ستودیۆ لەگەڵمانە. ئۆزلەم وەک دەزانی تورکیا و با بڵێن سووریا لە لیواریکردنەوەی دەواازەی نووسەی بن قامیشلۆن. ئەم دەواازەیە کەی دەکرێتەوە و بۆ هاتوچۆی چی جۆرە با بڵێن ئۆتۆمبیلە ترینە بۆ چی دەکرێتەوە؟ راست بفرا براسته اف مینا گاوک گل گرینگ جبر کو دری قامشلو نسیبن اف 14 سالن گرتینه و اف راگاهاندن
پشتی که دو لانقره وزیر بازرگانی ترکیه و برپرسی گشتی سینوران و گمرکی ین سوریه دیگل شانده ین هر دو ولاتان جمارک جوین پک آنین راگاهاندن پشتی وزیر بازرگانی ترکیه عمر بالات گوت کو هر دو ولات دخبتن کو حتی داویا 2026 وی دریه و بکن و لسر وی دریه اوی بازرگانی و گوهستن و هر واها در بازبونا کسان هبه هجای گوتنی که بفرح حتی نهاد نوبرا ترکیه و سوریه ده 6 دری هنه به تام کپاسیته دخبتن و اوی تاوی وی دریه هجمارا دریین که وکرینه بگه هجه هفتا لی دوار بازرگانی و سیاستی ده براستی گاوک گلک گرینگه به تایبت جی بو کردان جی تزانی بو کردان چی دستکوتکیه چی کاریگریه کی هیا بو کردکان تو وکی کوزانی هم کاموشلو هم جی نسبین یک لالی ترکیه یک جالی سوریه پرانیا شاند nüfus hava Kürdün u jibor sinor malbat şefdu veketandine her waha de ev deriye sinor vekrinawi debeku dinabera tevi bazırganiya Türkiye ve Suriye xurt bebe bandorek ereni listemu kendaveci bike li bitaybet Kurdan ka em bebinin evi gello revebriya haremiya li kamuşlo o li haremin Kurda weki tuzani pevajoyek entegrasyoneci revediçe bir şamere evi gello de xebatandın da vi deriye de bebin yanjina evji evi nişanek gelek gring beku ev entegrasyona çava دمشه باشه از دم جسر سینور در باسی ناوا ترکیه و سیاست ترکیه و به تایبەتی گریدای کردان بکن پارتیا وکوی و دموکراسی دم پارتیه هول ده کدوان دمی داوید به پارتیین دن را هفدیتنان چیکه او هفدیتن یعنی خوازای وان هفدیتنان چیه بکیرایت کاری هنکی شروع بکیش من؟ نه ساله وکی ام بهورا دشوپینن براستی پیواجویا قانونی ال پارلمان ترکیه لسر پرسکریکا کردی در روزین داویده کشی و خلا هری گرینگیا روزویه وکی هند زانن دو سروکی پارلمانتیا ترکیه نومان kurtuluş pişti civinin de rojan به تواهی پارتیین پارلمانتیا ترکیه گوتوبوکو من بوان پارتیارا me hevditin kriye o تواهی پارتیین مجلس ترکیه لسر بنگه که قانونک و هفبیرن لسر نویروکا و قانونی هن ناکوکی هنه ایروژی نه لگور راگاهاندنین مدیا ترکیه به فرمی نهاتیه پیشراست کرن یانجی دیار کرن ته پلان کرن کو ته گوتن شاندیا ایمرالیya dem partiye dest به سردانین وان سیاسیه پارتیین سیاسی بکه او ev لسر نویروکی پیشگیریا و بخوازه جبو پیش قناغین در بازبونا و قانونی ج مجلس ترکیه özleme geleki bir kurti hema bece beri yani ev kanuna çarçuve yani giştiye çi konağı ve çava bebede ve evet. Brasil go ragahandına fermi yanuman kurtulmuş lebende ku haftaya peş ve ber komisyonin meclisa Türkiye o em dizanın ku numan kurtulmuş tevi ku tü belge nehatiye peş raya geçti debece ku em ser de xebetin bahsa dema diyar kiriye ere me bahskir bu tevi سپاس داریم جبو وانزانی مالتا و گلک سپاس بفرم کەلوپەلی لە قوڕوگڵ دروستکرا و بۆ چەندین سەدە بەشێک بوون لەو کەرستانەی مرۆڤ بەکاریهێناون هەرچەندە لەم ساڵانەی دواییدا بەکارهێنانیان کەمی کردووە بەڵام جارێکی دیکە خەریکە بەکارهێنانیان سەرهەڵداتەوە و توێژینەوە نوێکان دەری دەخەن کە خواردنەوەی ئاو لە ناو کەلوپەلی گڵی دەتوانێت ببێتە جێگرەوەیەکی تەندروستتر و ژینگە دۆستتر لە بری ئاوی نێوپلاستیک راپۆرتێکی دیار جەماڵ لەم بارەیە ببینن. لە نێو دڵ و ناخی ئەم خانۆ کۆنەدا کابۆنی مێژوو ڕەسەنایەتی لێدێت چوارچێوەیەک لە بەردەوامی و وەفاداری بۆ ڕابردوو دەبێنرێت. نیازی و نەوزاد دوو برایی کاکەین بەدەست و پەنجەی ماندووەکانیان خەریکی زیند و ڕاگررتنی پیشەیەکی مێژووین کە لە باو باپیرانەوە بۆیان ماوەتەوە. پیشەی گۆزەچێتی لای ئەم دوو برایە کە دانیشتوو شارۆچکەی دووسخورماتون تەنها کارێک نییە بۆ بژێوی بەڵکو پاراستنی
ناسنامەیەکە لە فەوتان. بە گوتەی خۆیان مەرکانە و شەربە و پەرداخ زۆرترین خواستیان لەسرە کە ڕۆژانە دروستی دەکەن و خەڵکی بۆ ئاو خواردنەوە بەکاریان دەهێنن. چینی شەکەی کاسە و ماستا و ئەم باستوقە و ئەم شتانە ئیشەکەی ئیشەکەمان جاران زیاتر بوو بۆ بەس خۆمان ئیشمانە کرد کەسێ تر نەبوو ئیش بکات مەتەنەن بەس عەشرەت خۆمان 6-7 کارگە بوو لەیرە ئیشمانە کرد بەس ئەوە نەبوو ئیستا بەس ئێمە مەنەمانە من و براکەم نەوزاد علم گەیشتیە وەم شێوەیە ئەڵێ ئاو کوب سەحیترە لە ئاو مقەتەر بێ ئاو بۆری بێ بۆ ئەڵێ هونەرەکە یەگەرێ قوتەکە یەگەرێ چەنی هین بێ قەوەتی نامێنێ ئەو قەوەتە پێیەگەرێت. دایەت و با بە درێژای ژیانی پشتی لە هەموو تەکنەلۆژیا و ساردکەرەوە مۆدیێرنەکان کردووە و تەنها ئاوی ساردی مەرکانە دەخواتەوە، ئاوێک کە بە گوتەی خۆی تامی سروشت و میهرەبانی کۆنی پێدەبەخشێت. وڵاهی ئەمە چوادەمێت کوپان بیگۆڕم 20 ساڵەوێ 20 ساڵ من ئاو کوپۆ خۆم بەلا شۆ کوونەمان بووە ئاو کوب بخۆیتەوە کەم ئاوە خۆیتەوە ئاو ئەم گڵاس و ماسە بخۆیتەوە 20 گڵاس بەش ناکە بەس ئەمە تەبیعیە. بە گوتەی پزیشکان و پسپۆرانی بواری تەندروستی ئاوی مەرکانە و شەربا سوودێکی تەندروستی یەکجار زۆر بە مرۆڤ دەبەخشێت و ئاوێکی پاک و سازگاریان پێدەدەن بۆ ئەوەی بیخۆنەوە. زۆر تەندروستە لەوانە زۆر باشترە لە شوشە و لە پلاستیک و کە کشتی هەمووی مەواد کیمیاویە زۆر تاسیرەکە لە ئاوەکە یعنی تەرکیب ئاوەکە تاسیرەکە لە تەرکیب ئاوەکەی خاستن ئەو خواردنێ لە کە باسمان کرد ئێمە قوڕەکە مادەیەکی هەر یعنی مادەیەکی طبیعیە لەگەڵ ئاوەکە چی مەواد کیمیاوی خۆی خراپە هەیە کشتی هەڵەمژێتە خۆیان ئاوە شیرینەکە و ئاوە ساردەکەمان بۆ دەرەکە. پسپۆرانی زانستی پزیشکی دوای ئەوی سەلماندویانە کە ئاو خواردنەوە لە مەرکانە و شەربە و پەرداخی لە قوڕ دروستکرا و تەواو تەندروستە خواستەکان وا وردەوردا خەریکە وەک جاری جاران زیاتر دەبێت و خەڵکی پشت لەو ئاوە دەکەن کە بە شێوازی جۆرە و جۆر بۆ خواردنەوە بەکاری دەهێنن. دیار جەمال دەنگی ئەمریکا گەرمیان. برای امجوان کوپان بچن مجارکتن هنکی سرنجراکشه لپراوین باشوری کرواتیایی 10 سالان لیکولینین بن آویده ری لبر شونوارناسان وکر کو زیادتری 600 گرم زیر جسردما بیزنتی ببینن. شونوارناس باور دکن کو اف دکاره ودیتنا هری گرینگا زیر و آگاهیان جوی سردمی به. افکار ما بیتا مشایخی بهتر آگاهیانه. لپراوا باشوری کرواتیایی دی کشتیه که به ناویبوی یا سردما بیزان تیده زیر هاتن دیتن. شونوارناس دبیجن کو او دیتن جبو ناسکرنا سردما بیزان تی گرینگه. او باور دکن کو اف کشتی 600 سال هفتان انجیا 8 مایا. دی کشتیه ده پرین زیرن سردما امپراتور هراکلیوس کمبرن کو بیاقوت، زمرود و مرواریان هاتنه خملاندن. layer of the technique. او گستینک زیرین آبوینه امپراتور هاتن دیدن. گرانیا وان زیران 600 گرامی زیده تره. تیما کو اف زیر دیتنه 10 سالن ده دریای آدریاکی ده لسر دیروکا وی کشتیه و کلینیت کن. امپراتوریا بیزانته لدو امپراتوریا رومی هاتبو او ناونداوی کنستانتینیه بو. او بره لروشلات دریای سپی به حیز بو. بله بینر هجا ام لور دگن داویا و برنامه حتی جاره کدن هیودارن همیده می وجی وک و زیر کو منهانیشان دایی بن هر شادو بختار بمینن. تا جاره کیتر مال آواو هیوای کاتوسات کیاران تن بود خوازین.